سیاسەتی دەرەوەی و ڕەوشی ئابووری و شەڕی دژی تێرۆر تەوەرە سەرەکیەکانی دیبێتی کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا بوون. حکوومەتی سووریا بەردەوامە لە بردومانکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن لە حەڵەب. خەڵکی خۆبەخشی بیانی یارمەتی هێزی پێشمەرگەی کوردستان دەدەن. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. سڵاو و ڕێز هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنێکشن ji پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن بەرنامە ڕاستەخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. یەکەم دەبەیتە هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەمریکا شەویدی لەسەر ئابووری پرسێن نیشتیمانی و سیاسەتێن دەرەوە و چەند پرسێن دی بوو لە باژارێ نیویۆرکێ نامزەتێ کۆماریان دانالد ترامپ و یا دموکراتان هیلاری کلینتن د نۆت دقیقەیان داکەتن بەریکانیەک و ڕاوەستاندنەکە گەرم و دیرۆکی ji بۆ هەڵبژاتنین سەرۆکەین داهاتیە ئەمریکا. یەکەم مشتومڕی ڕاستەخۆی نێوان هیلاری کلینتن و دانالد ترامپ وەکو شتێکی نەریتی بە تەوقەکردن لەگەڵ یەکتر دەستی پێکرد. بەڵام زۆری پێنەچوو دەستیان کرد بە هێرشکردنە سەر یەک لەسەر ڕابردووی کارداریەکانی ترامپ و ئەزمموی کلینتن لە نێو حکوومەتدا و هەروەها سەبارەت بە شەڕی داعش. ئەو پێمان دەڵێت چۆن شەڕی دژ بە داعش دەکات بەس سەردانی ماڵپارەکەی بکەن پێم وانیە تەنانەت جنرال داگلس ماک ئارتریش ئەوەی پێ باش بێت. جا هەرچیەک نەبێت من بەرنامەیەکم هەیە بۆ شەڕ دژی داعش. نا تۆ هەموو شتێکی کە بتەوێت بیکەیت بە دژمن دەیڵیت. نەخێوانیە. ترامپ بەرگریشی لە بڕیارەکەی خۆی کرد کە بەڵگەکانی باجی ئاشکرا ناکات هەرچەندە کاندیداکانی تر کردویانە. من بەڵگەکانی باجم بەبێ خواسی پارێزەرەکانم ئاشکرا دەکەم ئەگەر ئەو 33,000 ئیمەیلەکەی ئاشکرا بکات کە سڕیونێتەوە. من بڕوا ناکەم کە ئەو بەڵگەکانی باجی ئاشکرا بکات چونکە شتێک هەیە دەیشاریتەوە. هیلاری کلینتن ئەو هەلەی قۆستەوە کە جارێکی تر داوای لێبوردن بکات لەسەر ئەوەی کە لە کاتی کارکردنی وەکو وەزیری دەرەوە ئیمێلی تایبەتی خۆی بەکارهێنابوو. دەزانن چی من هەڵم کرد کە ئیمێلی تایبەتیم بەکارهێنابوو. بێگومان. واگەرجارێکی تر بەوەدا تێپەڕ ببمەوە بە شێوەیەکی جیاوازتر دەیکەم. کاردانەوەکانیش لەسەر مشتومڕەکە جۆرا و جۆر بوون. ئەو خانەمە بەوەردی وەڵامی پرسیارەکانی دایەوە لە هیچ شتێک نەدەترسا ئەویش بەرپرچی دەدایەوە. پێم وابێت ترامپ هەرکە مشتومڕەکە بەردەوام بوو سەخت بووبووی سەرنجی لەسەر مشتومڕەکە بهێڵێتەوە. ترامپ لە هەندێک باردا هەر نەیدەزانی باسی چی دەکات. بەڵام هەندێک لە کۆماریەکان لە ناویاندا ڕوودی جولیانی شارەوانی پێشووی نیویۆرک کە ترامپ لە کاتی مشتومڕەکەدا پەسنی یاسا مشتومڕ لەسەرەکەی ئاسایشی کرد هەر زوو ڕایگەیاند کە ترامپ باشتر ئامادەیە بۆ بەرەو پێشبردننی دەسەڵاتی یاسا و ئابووری. کلینتن بەو شێوەیە نییە کە خۆی نیشانەدات ئەو وەزیرێکی دەرەوەی سەرنەکەوتوو بوو. ئەوەی ئەم شەو خستێ ڕوو بەرنمێکی زۆر خراپی ئابووری بوو. تۆ چۆن دەتوانی کارەکان لەم وڵاتە بهێڵیتەوە ئەگەر باجی زیاتر لە کاردارەکان وەربگریت؟ کاردارەکان بۆچی بیانەوێت باجی زیاتر بدەن؟ باشترین پیرۆزبایش بۆ مشتومڕەکەی دانالد ترامپ لەلایەن خودی ترامپەوە بوو. بەپێی هەموو ڕاوەرگرتنەکانی ئینتەرنێت ئێمە زۆر باش بووین. زۆر خۆشحاڵم کە توانیم خۆم ڕاگرم بەرامبەر بەو سەرکێشیانی کە پێویستن بە بیل کلینتۆنەوە. من ڕێزێکی زۆرم هەیە بۆ چێلسی کلینتۆن بۆیە نەمویست ئەو شتانە بڵێم کە بەنیاز بووم بیڵێم. هەردوو کاندید بەر لە هەڵبژاردنەکە دوو جاریتر ڕوبەڕووی یەک دەبنەوە بۆ مشتومڕکردن. بەڵام مشتومڕی هەفتەی داهاتوو لە نێوان جێگرەکانی هەردوو کاندید تیمکەینی دیموکرات و مایک پێنسی کۆماری دەکرێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. هەر لەگەڵ یەکەم دیبێتیشدا خەڵکێکی زۆریش لە شوێنی تایبەتدا بە کۆمەڵ گرت دەبوونەوە بۆ بینین و قسەکردن لەسەر دیبێتەکە و ئەڵبەت هەر یەک لە ڕوانینی خۆیەوە باسی لە دیبێتەکە دەکرد. مسلمانەکانی شوێنێکیان هەبوو لێی کۆ ببنەوە و باس لێم یەکەم دیبەیتەی دوو کاندیدەکەی سەرۆکایەتی ئەمریکا بکەن. هاوکاتی دەستپێکردنی دبەیتی کاندیدەکانی سەرۆکایەتی دەنگدارانیش کۆ دەبنەوە بۆ تەمەشاکردنی دبەیتەکە. هەروەک ئەو گروپە مسلمانانە کە لە قاوەخانەك لە ئارلینگتۆنی ویلایەتی ڤرجینیا کۆبووینەوە. هەروکە لە هەموو کاتێ زیاتر پێویستە ئەمریکیە مسلمانەکان بجوڵێنەوە بە شێوەیەکی سیڤیل بەشدار بن. ئەم گرتبوونەوەیەک بۆ تەماشاکردنی دیبەیتەکە دەرفەتێکمان بۆ دەخڵقێنێ بۆ دروستکردنی پلاتفۆرمێک بە مەبەستی گفتوگۆ لەسەر ئەو کێشانەی کە لە هەڵبژاردنەکانی ئەم ساڵدا لە ئارا دەبن. زۆربەی ئامادەبووان لەم کۆبوونەوەیاندا بە هیوا کە هیلاری ببیتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. بە هەزری من وەک مسلمانێکی ئەمریکایی ئەمە ساڵێکی نائومێدیە.
لەبەرەوەی من پشتیوانی بەهێز لە هیچ لە کاندیدەکانی سەرۆکایەتی ناکەم. هەر بۆیە نازانم لە ئێستادا پێشبینی چی بکەم. هیوادارم کە ترامپ سەر نەکەوێت. چاوەڕوان دەبین. من سەرۆکێکم دەوێت پێشوازیمان لێ بکات بۆ هاوڵاتی بوونمان لە ئەمریکا. من لەو باوەڕدام ڕێساکانی هیلاری کلینتن و چۆنێتی باسکردنی پرسی پەنابەران و چۆنێتی ڕوانینی بەرامبەر خەڵکانی ئەمریکا زۆر باشترە لە دۆناڵد ترامپ. من بە خودی خۆم دەن بە هیلاری کلینتن دەدەم چونکەوا هەز دەکەم لەم هەڵبژاردنە تەنها کەسە کە پشتیوانی کۆمەلگای ئەمریکی مسلمانەکان بکات و پێم وایە وتارەکانی دژ مسلمانان لەلایەن کاندیدەکەی ترەوە بەدەر لە ئازادی ئاینیە بەڵکو دژ بە ئەمریکاشن. بە پێڕاوەرگرتنێکی گشتی کەناڵی CNN هیلاری کلینتن بە 167 لە دەنگەکان لە دبەیتەکەدا لە پێش دانەڵد ترامپە. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. دبیتێدا چەندین جاران دۆناڵد ترامپ نامزەدی کۆماریان گوتنین هیلاری کلینتن نامزەدا دیموکراتان بڕین بە هەڤۆکان نەڕاستە. خانم کلینتن ترامپ بە خودی باوەرن دین و شێد بنا داناسکردن. هاتیە تەخمینکردن و پترژی 100 میلیۆن کەسان ئەف دبیتە دیتیە گەلۆ کی سەرکەتی بوو. دەگەڵمە ڕاستەوخە بە سکایپێ دەکتەر کرمانج گوندی پرسۆل لە زانکۆیا تێنسی ستیت. دەکتەر کرمانج بە باوەریاتە کی سەرکەتی بوو دبیتێدا. لە 15-20 دقیقەی یەکەمی دبیت داناڵد ترامپ جودا لە سیماکانی پێشانی خۆی سەرۆکانەتر نیشاندا و بەتایبەتیش بابەتەکە کە پەیوەندی بە ئابووری و کار هەبوو کە ئەو باگراوندێکی باشی تێدا هەبوو توانی لەو 15-20 دقیقەیە جوانتر خۆی نیشان بداتن. بەڵام دوای ئەوە کۆنتترۆلی لە دەستدا وەکو پێشان چۆن ڕفتاری دەکرد کابراایەکی بێ دیسپلین و زار شەڕ بوو. لە بەرامبەر ئەوەش هیلاری کلینتن زۆر سەرۆکانە حەکیمانە قسەی کرد دەیزانی چی دەڵێتن بە شێوەکی گشتی باسی سیاسەتی خۆی کرد. ئەو لایەنە نێگەتیڤانەی کە پێویست بوو لەمەڕ داناڵد ترامپ بڵێتن لەبارەی ئەو شکایەتێکە کردیتی بەرامبەر بە ژنان بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە مەکسیدی ئەو شتانەی بەبیری خەڵک هێناوە و دەشی زانی چ دەڵێتن بە پێچەوانەی داناڵد ترامپ. پێم وایە دوێنێ شەو لەو دبیتە هێلەر سەرکەوتنی زیاتری. دکتۆر کرمانج بەری دبیتی بەری چەندەکێ مەگەلدەت ئاخڤین تەنە لایەنگرێنە هێلەری نا دۆناڵد ترامپ بووی پشتی دبیتە شەڤیدی باوەریاتە هاتە گواردن. ئەگەر بیخەینە سەر ئەنجامدانی دبیتەکە هێلەری سەرکەوتوو وەکو عەرزم کردن. بەڵام هێلەری بە خۆیم گرفتی من لەگەڵ هێلەری وەکو دەنگدەرێک ڕازگۆیی هێلەیەشکە دوێنێش بە جۆرێکی دیکە جارێکی دیکە ناڕازگۆیی کرد لەبارەی TPP Trans-Pacific Partnership کە گوتی ئەو بازرگانیە دیگەل وڵاتین بازرگانی لەگەرە وڵاتانی پاسیفیک دەریای ئۆقیانوسی پاسیفیک کە 12 وڵاتن گوتی ئەو پەیمانەی ئەو ڕێکەوتنەی بە باش نەزانیە. بەڵام CNN نیشانیدا کە چۆن ستایشی ئەو پەیمانە دەکاتن. مشکلەیە ئەو ژنەی ڕاستگۆیە لەبەرەوەی هەتا ئێستا کە وەکو ئەگەر بێتە سەر ئەوەی کە ساغ ببمەوە دەنگی بۆ بدەم نەخێر. باێ باشە دوتر کرماش مەسەلا شەڕی داعشدا و مەسەلا پرسین ئەم بێژن پەیوەندیان دەرەدا هەلەری گوت ئەوەی پشتەوانیا هێزین دۆستین ئەمریکا بکە عەرب و کوردان بۆ مەسەلا ڕزگارکردنا ڕقە ji destê Daesh û nehêlana xilafeta îslamî. Helbet Trump jî gelek cara gotiye ku ew ê piştevaniya hêzên li ser erdê bike Kurda du nav wan de. Tu bawer dikî serokê dahatî çi hilerî be yan Trump be siyasetek taybet hebe beramber mesela şerê Daesh di Iraq û Sûriyada? حتا ئێستا دەوڵەتی بژنەهی ئۆبامای سیاسەتێکی استراتیژی نییە استراتیژیان نەبووە لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە داعش. پاش ئەوەی داعش دەستی زیاتر وەشان لە ئەمریکا لە وڵاتانی دیکەی ئەوروپای ئێستا شتەکە بە جددیتر وەردەگرن دەبیتن سەرۆکی ئایندە چ داناڵد ترامپ بیتن چ هێلەری کلینتن بیتن مۆزوعی داعش بە جددیتر وەربگریتن لانی کەمەگە نەشتوانن لە بینی ببن بە جۆرێک لە جێگەیەک ڕایان بگرن کە نەهێڵن بەو دەرەجەیە کە بەو سنوود بەو حەدەی کە ئێستاکانێ دەست دەوەشێنیتن و
هەڕەشە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا وڵاتانی دیکەی ئەوروپای لە ناوچە دەکاتن و لە خود لە وڵاتانی خودی ناوچەش بە تایبەتی کەمایەتی غیرە مسلمانەکان دەبی شتێکی سیاسەتێکی جددیتر هێزگەلێکی جددیتر لە ناوچە وجودیان هەبیتن بۆ ئەوەی نهێڵن داعش لەوە زیاتر پێش بکەویت و بەڵکو بە پێچەوانش هەولی ڕاگررتنی بدەن ئەگەر نەتوانن شکستی پێبینن. دکتۆر کرماژی گوندی پرۆفسۆر لە زانکۆیە تەنەسیستەی دیگەلک سوپاس بۆ بەشداریەتە دیگەل کورد کۆنەکشن. هێشتاش زۆر کەس لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نازانن دەنگ بە کام یەکێک لە کاندیدەکانی سەرۆکایەتی وڵاتەکەیان بدەن. ئێستا زۆرێک لە دەنگدەران پەنا دەبنە بەر تەکنەلۆژیا وەک بوارێک بۆ یارمەتیدانیان بە مەبەستی هەبوونی زانیاری زیاتر لەسەر کاندیدەکان. هەندێکیش لەوانەی کا لە بواری تەکنەلۆژیدا دەکەن دەڵێن ئەم میکانیزمە نوێیە ڕێگە کۆنەکانی بەشداری سیاسی هەڵدەوەشێنێتەوە. کۆمپانی بریگێت بە دابینکردنی خواردن و خواردنەوە ڕەنگە وەک سیلیکان ڤالی تازەکار بێت، بەڵام ئەوەی ئەو کۆمپانیان ئەنجامی دەدا شتێکی وەک نمونەیە. ئەو کۆمپانیە بێلایەنە لە سیاست هەوڵی گۆڕینی ڕەفتار و بردنەسەری بەشداری سیاسی دەدات. پێویستە ڕێگەی دەستڕاگەیشتن بەو زانیاریانە بدەین کە ئەوان بۆ بڕیاردان و بەرقەردانی لە نێو ژیانی کۆمەڵاتی پێویستیانە. پێویستە بیکەین بە وتوێژێکی نێوان خۆیان و دۆستەکانیان و خوڵقاندنی نەریتێکی کولتوری بۆ بەشداری کردن. بریگەت دەڵێت لە ڕێگای بەکارهێنانی پرۆگرامی تەلەفۆنی دەستیان ئینترنێت کەسان دەتوانن دەمەتەقە لەسەر باسەکانیان بکەن و هیتر بۆ لای خۆیان ڕابکێشن. ئەوان دەتوانن ببینن تا چ ڕادێک دیدیان لەگەڵ کاندیدەکانیەک دەگرێتەوە و داوا بۆ دەنگدان بە کاندیدایەکی تایبەتی بکەن. پێم وایە ئەمە جۆرێک لە خاڵی دیموکراسیە بۆ کۆکردنەوەی خەڵک کە بتوان لەسەر بایەخەکان دەمەتەقە بکەن و دیدی خۆیان لەسەر بابەتەکان لەگەڵ یەکتر بگۆڕنەوە بۆ ئامانجە بگەن کە باشترین ڕێگا بۆ پێکێنانی بەرژەوەندی بۆ زۆربەی خەڵک چییە؟ کۆمپانیێکی هاوشێوەی تر کە لە دوایان هەڵبژاردننی سەرۆکاتیدا پێک نەهات بوو کراود پەکە. ئێمە تەکنالۆژی بۆ کەسانی ئاسایی بەکاردێنین کە پەیوەندیان بە سیاسەتەوە هەبێت و تیایدا بەشدار بن. ماڵپەڕی ئەو کۆمپانیە بەبێ لایەنگری لە پارتێک خۆی وەک قەوارەیەک بۆ یارمەتیدانی خەڵک بۆ سیاست وەسف دەکات. بەدانی زانیاری سەبارەت بە کاندیدەکان یارمەتی بە خوازیاران دەکات کاندیدای خۆیان بدۆزنەوە پشتیوانیان لێ بکەن و لە دیدی خۆیان ئاگاداریان بکەن و لە ڕێگای ئەو کۆمپانیە یارمەتی بە کاندیداکان بکەن و پارە بکۆ بکەنەوە. کوردستانی دەڵێت کۆمپانیای تەکنۆلۆژی لە ڕێگای نوێ شێوازی نەریتی بۆ چوونیەتی بەشداری لە سیاسەتدا دەگۆڕن. هەر بۆ ێشتا سیاسەتوانان دەبێت سەرنج بە سیلیکان واڵی بدەن. ئێستا ماوەی 40 ساڵە هەرێمەکە گەشەی کردووە نەک هەر شوێنێکی خاوەن هێز لە ئەمریکا بەڵکو لە ڕادی جیهانیشدا و دامەزراندنی تەکنالۆژی قەوارەکان و ڕێساکانی بەشداری بۆ کۆمەڵ بە مەبەستی کار بۆ ژینگە لە ئاستی جیهانی. کوردستانی دەڵێت گەلی کۆمپانی تەکنۆلۆژی لە سیلیکان واڵێ ئەویان بۆ دەرکەوتووە کە بە مەبەستی گۆڕانی ئەرینی گرینگە لەگەڵ سیاسەتوانان و حکوومەت کار بکەیت. ئیرۆ سێشەم خاکوژێکی بۆمبەک بخۆڤەتەقان لە ڕەندەکەکە بازرگانیە بەغدا 11 کەس کوشتن. خواکوژی کۆمەکە کارکەرن ئاواکردنی لە ڕەندەکە ڕۆژهەڵاتە بەغدایکردنە ئارمانج تێتەقینیدا 28 کەسین دیژی بریندار بوونە. پشتی وێ ڕوودانی بێت دەمژمێرێکی خواکوژێکی دی بۆمب بخۆڤەتەقان لە ڕەندەکە بە 6 کەس کوشتن و 21 دیژی بریندارکردن. هێشتا کەسی بەرپرسیاریاخوا ژوان تەقینان ئەشکەرە نەکریە لێ کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش چەندین کارن بڤی ئاوایی ئەنجامدانە. خەڵکی خۆبەخش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بە مەبەستی یارمەتیدانی هێزی پێشمەرگە دەچنە ناو هێزی پێشمەرگەوە. خۆبەخشەکان مەشقوڕایەنانی تایبەت بە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن بۆ فریاگوزاریە تەندروستیەکان لە دەمی شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا لە سنوورەکانی هەرێمی کوردستانی عێراق.
داعش وەک بەدکارێکی دەگمەن دەبینمەوە بە پێویستی دەزانم شەڕیان بکرێت و یارمەتی ئەوانەش بدرێت کە شەڕی داعش دەکەن. کوردستانم وەها بینی شەڕ دەکات و کەمترین ئاسی یارمەتیەکان دەدرێت. بۆیە حەزم کرد بە یارمەتیدان جا ئایا لە ڕێشەڕکردنەوە بێت یان یارمەتی تەندروستیەوە بێت. پێشمەرگە داندنێن بە سەرکەوتویی ئەم جۆرە ڕاهێنانە تەندروستیەدا و دەشڵێن سوودێکی زۆری هەیە بۆ پێشمەرگە لە کاتێکدا دەستیان ڕانەگا بە نەخۆشخانەکاندا. ئەوە بۆمە یعنی بۆ ئەو فێربوونی پێشمەرگەی جەماعات یعنی کە لە حاڵەتێکی هوزمەک دەبی یا هوزم مالۆدێ یا هوزم دەکەین پێشمەرگەیەکمە کە بریندار دەبی کەس نەمان دەزانی معلوم نەبوو کەس یعنی تەداویەک ئەوەی لۆ بکەن بەلاوانەیە بە پڕۆکەکی تون دەبەسراوتەوە بەس ئێستا زۆر باش فێریان کردین چۆن چۆنی ئەو برینانە قەپات دەکێ بە لەفاافی چۆن چۆنی دەبەسرێتن. هێزی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا و هێزێکی بنچینەییشە لە ڕاگررتنی پێشڕەویەکانی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە. دکتۆر کەنعان مەکیە نووسەری ناوداری عراقی لە کتێبە نوێیەکەیدا فیتنە ڕەخنەیەکی زۆر و ڕژدیش لە ڕێبەرانی ئێستای وڵاتەکەی دەگرێت و لۆمەی زۆرێکیش لە ڕووداوەکان لە ئەستۆی سەرکردایەتی شیعەکان دەنێت کە زۆرترایەتین لە عراقدا. لە دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ دکتۆر کەنعان لێم پرسی لە کتێبی کۆماری ترسەوە بۆ دوابەرهەمی کە کتێبی فیتنەیە دکتۆر کەنعان مەکیە چ چیرۆک و بەسەرهاتێکی عراقیەکانمان بۆ دەجێڕێتەوە. أنا قضيت أكثر من 30 سنة من حياتي. زیاتر لە 30 ساڵی تەمەنم بۆ نووسین و هزر تەرخان کردووە و کارم دژی دیکتاتۆریەت کردووە. هەموو کتێبەکانی پێشوم بێ لەم کتێبە نوێم فیتنا بە شێوەی جیاواز باسم لە سەروەختەکانی دیکتاتۆری کردووە و هەروەهاش بەرەنجامەکانی داگیرکردنی کوێت. بەڵام لەم ماوەی ڕابردوودا بە تایبەتیش لە کتێبەکەمدا دڵڕەقی و بێدەنجی کە لە ساڵی 1930 چاپکرا ئاگاهیم داوە بەو سەرکردایەتیە نوێی عێراق دەست بەجێ لە پاش کەوتنی دیکتاتۆر دەچەند دەسڵاتەوە و بە تایبەتیش پێکاتەی شیعەکانم ئاگادار کردوتەوە لەوەی ڕەوشی نوێ ینی بەرپرسیەتی نوێ بەرپرسیەتی گەورە نەک هەر بەرامبەر بە عێراق بەڵکو بەرامبەر بە شیعەش هەر بۆیە پێویست بوو بیرکردنەوەکانی خۆشیان بگۆڕن. ئەگەر یارمەتیم بی لێرەیە حەزەکەم ئەوە بپرسم کەم و کوڕیەکە لەکووا بوو کەم تەرخەمیەکە لە کوێی شیعەکانە بوو کە ڕەوشی عراقی بەم شێوەیە برد. التقصير کەم تەرخەمیەکە ئەزانی یەکەم پرسیاری گرنگ لە ڕۆژی کەوتنی دیکتاتۆردا لێم کرا سەبارەت بەوە بوو من چێم لە ڕووی سیاسیەوە ئایا من عێراقیم و داکۆچی لە هزرێک دەکەم کە ناو دراوە عێراق لەو کاتەدا هیچ شتێکی ترمان نەبوو بێژگە لە عێراق یان ئەوە تا بەدڵوو بەجیان ئیشی بۆ دەکەیت یان ئیش بۆ پێکاتەکەی خۆت دەکەیت و سیاسەتیش دەکەیتە شتێک لە پێناو بەرژەوەندی خۆدا ئەوەی کە ڕوویدا ڕێبەرانی نوێ عێراق هزی عێراق هەنگرتە دەست و فریاندایە ناو زبڵدانەوە و ئەنجامەکەشی دروستکردنی سیاسەتێکی تایەفی بوو لەسەرەوە لە سیاسەکان خۆیانەوە کە تا ئێستاش بەردەوامە و ئەنجامەکەشیەوە بە دڵنیاییەوە شتێکە پێی دەگوترێت پەرپەتبوونی عێراق. لە وەڵامی پرسیاری یەکەمە ئاماژۆ بەوە کرد کە ئاگاهی داوە بە ڕێبەرانی نوێی عێراق لە دوای 2023ەوە کە پێویستە ئاگادار بن ئەو ئاگاهیدانە ڕێبەرانی کوردیشی گرتەوە لە دەسەڵاتی سیاسی کوردی ئەو کات و ئێستاشدا بصورة عامة التحذيرات طلع في كتاب القسوة والصمت اللي طلع 1993. بەڵێ لە کتێبەکەمدا دڵڕەقی و بێدەنگیدا باسم کردووە ئەو ئاگاهیانەشم بۆ ڕێبەرانی کوردیشن بە تایبەتی کە کوور ڕۆڵێکی زۆری هەبوو لە عێراقدا کە من بە ڕۆڵێکی ئەرێنی ناودێری دەکەم ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو ئەزمونەی پێشتر پێدا تێپەڕیون ئێستاش دەیڵێم باشترین وەزیرەکانی حکوومەتەکەی عێراق کورد بوون بەڵێ ئەو ئاگاهیانەی کوردیش دەگرێتەوە بەڵام بە شێوەیەکی سەرەکی بەرپرسیارەتە گەورەکە لە ئەستۆی ڕێبەرانی زۆرینەی وڵاتەکەدا هەر بۆیە ناکرێت چاوەڕوانی ئەوە لە کوردی عێراق بکەیت سەرکردایەتی یەکگرتووی و پێکەوە بەستنی سەر لە نوێ عێراق بکەن چونکە نەتەوەیەکن بە شێوەیەکی زۆر نەئاسایی سەرکوت دەکرا و ئەو ڕەوشەی تێیدا دەژیا ڕۆچووە ناو ناخی مرۆڤی کوردە و هەروەهاش ماناکانی کوردبوون لە پێش ئەنفال و پاش ئەنفالیش ئەمانە کاریگەریان هەبوو بەسەر ناسنامەی کوردیشەوە ئەرکەکە بۆ من بنیادنانی عێراقێکی نوێ بووە کە بۆ نمونەی کورد بەخواستی خۆی بێتە ناوە و ئەگەر ڕێبەرانی نوێ عێراقیش نەیانتوانی دڵنیایان بدەنێ بۆ ئەو بەشداریە ئەوە بەڕای من مافی خۆیانە داوای تەلاق بکەن بەڵام ئەو تەلاقەش سەختی خۆی دەبێت بەرپرسیارەتە گەورەکە لە ئەستۆی ئەوانەدایە لەسەر کوردکراوەوە بوونە تا فەرمانڕەوە هەر بۆیش بە هیچ شێوێک ناکرێت چاوەڕێ ئەوەت هەبێ لە کورد یان لە سونەی عێراق ترس و گێرانیان نەبێت و بە ئاگاهیەوە سەر و سەودا نەکەن چونکە نازان ئایندە چۆن دەبێت لە دەمێکدا بۆ سەرکردە شیعەکان ڕەوشەکە تەواو جودایە و دەزانن کە هەڵبژاردن زۆر ترایەتی و باڵادەستی شیعە دەسەپێنێت
بەبێ ئەوەی بیر لەوە بکەنەوە سنگفراوانی و دەستدرێژکردن بۆ یەکتر گرنگترین ڕواڵەتی گواستنەوەی لە قۆناغێک و بە قۆناغێکی تر. لە 2023 عراقیەکان لە دەست جەوروستەمی سەدام حوسێن ڕزگاریان بوو، بەڵام کەوتنە ناو قەیرانی ئاینزایی و قەیرانی تایفیە وەکو جەنابیشت ئاماژە پێکرد. ئێستا عراق لە بەردەم ئازادکردنی مووسڵایە، زۆر لە چاودێر ئاماژە بۆ دەکەن قۆناغێک دێتە ئاراوە پێی دەڵێن قۆناغی دوای مووسڵ. چی پێشبینی دەکەی؟ المهم في موصل ليست لەبارەی مووسڵەوە ئەمڕۆبوونی داعش لە مووسڵدا گرنگ نییە. داعش چیرۆکێکی ڕابردووە. داعش بەرەو تاوابوون دەڕوات لە عێراقدا و شەڕی گەورەش لە سووریا بەڕێوەیە. ئەوەی بەر لە هەموو شتێک لێ دەترسن داعشی ژمارە 3 و 4 و 5 بە ناوی ترەوە یانیش خراپتر لە داعش، وەک چۆن ئەم داعشە خراپتر بوو لە ئەلقاعیدا. داعش بەرەنجامی ئەو ململانێ تایفیەیە کە دەستەبژێری سیاسی لە ناو دڵی عێراقدا چاندی. ئایا بۆ سبەی داعشێکی ترمان دەبێت یان نا؟ ئەمە دەکەوێتە سەر چۆنێتی ئازادکردنی مووسڵ. مووسڵ ئازاد دەکرێت، هیچ گومانێکی تێدا نییە کە مووسڵ ئازاد دەکرێت. هەرچەندە بەڕای من نابێت پەلە لە ئازادکردنی مووسڵدا بکرێت. ناخوازم ئەندیشەکان پەلە بکەن بەهۆی ئەوەی لە بەردەم هەڵبژاردندان، چونکە پێویستە ئامادەکاری بۆ ئەگەرەکانی پاش ئازادکردنی مووسڵ بکرێت. ئێستاش قسە لەسەر دانیشتوانی ناو مووسڵ دەکرێت چۆن بەرەنگاری داعش دەبنەوە. پێویستە پشتیوانی لەمە بکرێت و 1000 جار لەوە گرنگترە هێزی تر لە ناوچەکانەوە بەرید بۆ بێ. خاڵێکی تریش کە زۆر گرنگە بەلامەوە دەبێت خودی سەرۆگۆزیران و سەرکردە سیاسەکانی تریش ئاگاهی بدەن دژی هەر پێشەرکاریە یان ڕووخاندنی ماڵی کورد و سونە و تورکمانەکان لە مووسڵ. هاوشێوەی ئەوانەی لە ڕوومادی و بێجووی شوێنەکانی تردا ڕوویاندا وەک تۆڵە سەندنەوە بوو لە سونە. دواترین شتێکیش کە ئێجگار گرنگە ئەوەیە دامەزراوەکانی دەوڵەت مووسڵ ڕزگار بکات و بە هیچ شێوە ڕێگە نەدرێت بە حەشتی شەعبی هیچ دەستێکی لەم بابەتەدا هەبێت. حەشتی شەعبی لایەنێکە ئێران سەرکردایەتی دەکات. ئەم حەشتی شەعبیە کار بۆ بەرژەوەندی عێراق ناکات، بەڵکو بۆ وڵاتێکی دراوسی دەکات. ئەگەر مافی ئەو وڵاتانە بێت ئەوە کێشەکە لە ئێمە عێراقیە کە بۆ ڕۆژ قایل دەبێت. زۆر گرنگە لەشکری عێراقم ئازادکردنە بکات، نەک ئەو هێزانەی تری بە فەرمانی دەرەوەی سەرکردایەتی لەشکر دێن و دەچن. ئەگەر بەم شێوەیە مووسڵ ئازاد کرا ئەوە دەتوانین بڵین سەرەتای لاپەڕەیەکی نوێیە بۆ عێراقێکی نوێ. دکتۆر کەنعان زۆر سپاس دەکەم. ئەشکۆرەک هاوکاتی خۆپیشاندانەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی عێراقدا وەک پامنێری دەنگی ئەمریکا دەڵێ دروشمەکانی خۆپیشاندەران دژی گەندەڵی و کەمکردنەوەی ڕێژەی موچە بووە و خۆپیشاندەران داوای ئازادیشیان کردووە. ئەمڕۆ ژمارەیەکی زۆر مامۆستا و فەرمانبەر لە بەردەم پەروەردەی کەلارگردبوونەوەیان ئەنجامدا و داوای باشکردنی موچە و پێداچوونەوەیان بە سیستەمی پاشەکەوتکردنی موچە دەکرد و جەختیان لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن کردەوە تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. من مامۆستام و مامۆستایی چارە نووسمە، موچەکەشم ژیانمە. ئەو کەسانەی کە دەستان کردووە بەسەر خاکی ئەم وڵاتەیە واستان لێ نایەنم. داوای مافی خۆم و مافی مناڵەکان و مافی هەموو کەسانە ئەەکەم کە ئێوە ئەمە ساڵایی ساڵە خاکی ئەم وڵاتەتان هەڵوشیوە و هەموو مافی ئەم خەڵکەتان خواردووە. کەوا چیتر ئەم خەڵکە تەحملی نەماوە، کەوا چیتر ئەم خەڵکە لەسایی ئەم قەیرانە داراییە دروستکراوە بەڕاستی توانای ئەوەیان نەماوە جارێکی بۆ 2 ساڵە چێت ئەو قەیران درێژایی کێشاوە. ئێمە قەیرانمان بینیوە، خوێنەوارین، ئەبینین، ئەخوێنین، سیر ئەەکەین. لە دنیاە قەیران بووە بۆ ماوەی 6 مانگ بۆ ماوەی ساڵێک، بەڵام قەیرانی بێکۆتایی نەبووە لە هیچ وڵاتێکە. خۆپیشاندەران کە تووڕەیی و بێزاریەکی زۆر بە ڕوخساریانەوە دەبینرا، بە تایبەت هەز دەکرا کەمکردنەوەی موچەکانیان لە چوارچێوەی سیستمی پاشەکەوتکردنی موچەدا کە حکوومەت بەهۆی قەیرانی داراییەوە پەیڕەوی دەکات. کاریگەری لەسەر ژیان و گوزەرانیان هەبووە. هەروەک بەشێک لە دوکاندارەکانی بازاڕی کەلاریش بۆ پشتگیری خۆپیشاندەران دوکانەکانیان داخست. منش وەکو تاکێکی ئەم کۆمەلگا داوای ئازادی دەکەم پێشنان، ئازادی لە پێشەوەی نانا و ئەم حکومەتە ئەو حکومەتە نییە کە حکومەتێکی دیموکراسی بێت و داوای چاکسازی و داوای مافی خۆتی لێ بکەی، بەڵکو ئەم حکومەتە پێویستی بەوەیە لە ناو بنرێت و لە ناو ببرێت. ئەمڕۆ هاتووم لێرە لە چوارچێوەی خۆپیشاندانێکی هێمنانەدا داوای سەرەتاترین مافی خۆم بکەم کە ئەویش مافی پێدانی موچەیە. دیارە لە بەرامبەر هەموو ئەرکێکدا مافەیە، حکوومەت ئێمە کە بە باوکی میلەت ناوی دەبین ئەو نەیتوانی وەکو پێویست ئەو مافە بە هاونیشتمانیانی خۆی بدات. حکوومەتێکی کەڕمان هەیە گوێ لە کەس ناگرێ، بۆیە حکوومەت ئێمە هێنا سەرجادە بۆی خۆپیشاندان بکەن و گردبوونەوە بکەین و خۆپیشاندانی مامۆسایان خۆپیشاندانێکی هێمنانێت دوورە لە تونجو خۆتان ئەیبینن لە ڕۆشتی مامۆسان ناوەشێتەوە لە هیچ دایرێکیان هیچ بەرپرسێک یا هیچ بارەکەی حکومی حزبێک بۆشێنە چونکە ماڵی ئێمەیە کەسوکاری ئێمەی تایە.
مامۆستایان و فەرمانبەرانی گەرمیان بڕیاریاندا درێژە بە ناڕەزایەتی و گردبوونەوەی هێمنانە بدەن تا ئەو کاتەی حکوومەت دێتە سەرخەت و وەڵامیان دەداتەوە هەروەک سووربوونی خۆشیان لەسەر بایکۆتکردنی فەرمانگە حکوومیەکان نیشاندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. و لە باژارە سلێمانیەژی خۆپێشاندانە مامۆستایان لەگەڵ کارمەند و خەڵکی نەڕازی بوویەدی گاشتن هەبوو داخوازان نان و ئازادیان کرد. سەرەتا خۆپیشاندانەکە لە دوو شوێنی جیاواز دەکات ژمێر نووی سەر لە بەیانی دەستی پێکرد و مامۆستایانی ناڕازی لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوا کۆبوونەوە هەروەها دەستەی بەرەی خەڵکیش خۆپیشاندانەکەی بردە بەردەم پارێزگای سلێمانی کە فەرمانبەران و هاوڵاتیان بەشدار بوون لەو خۆپیشاندانە. من هەڵگیری ئەم دوریشماوە یەکەم جاریش نێ بەرزم کردەوە لە 2014 یەکەم جار کە مەعاشمان دوکرا دواکەوت ئێمە ئەم دوریشمە بەرز کرد و بە هەمان شێوە خۆپیشاندانم کرد لە پێنا ئەوەی کە ئێمە داوای نانەکەین نانمان ئەو کاتە لە خەتەرا بوو سەرەتا دەرکەوتنی خەتەر بەڵام ئێستا نانمان نییە و دوای نان ئێمە داوای ئازادیەکەی. جگە لە داواکردنی موچە خۆپیشاندەران داوای هەڵوەشانەوەی حکوومەت و ئاشکراکردنی داهاتی نەوتی فرۆشراوی کوردستانیان دەکرد. داوا لە ئەمریکاکەی بێتە ناوە وەکو دەسەڵات بزانێ ئەم حکوومەتە کوردیە چی لە ئێماکە بە گۆشت و بە ئێسقان و بە خوێنی ئێمە چۆتە خوارەوە بە مامۆستا چۆتە خوارەوە خوێنی مامۆستای مژیوە مامۆستامی محتاجە. چەندین جار لەلایەن ڕێکخەرانی خۆپیشاندەرانەوە هۆشداری دەدرایە خۆپیشاندەران کە چەند کەسێک تێکەڵ بوون و دەیانەوێت ئاراستەی خۆپیشاندانەکە بگۆڕن بۆ توندوتیژی. خۆپیشاندەرانیش جەختیان لەسەر بەڕێوەچوونی ئاشتیانەی خۆپیشاندان دەکردەوە و هاواریان دەکرد بە ئاشتی بە ئاشتی. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. حکوومەتی سووریا بەردەوامە لە بردومانکردنی ئەو ناوچانەی هەرێمی حەڵەب بوو ئەمە ژوایی کردووە ئاگربەستی بەناوبژی ئەمریکا و رووسیا تێک بچێت و واشنگتنیش ناڕەزایی خۆی دەربڕیوە بەرامبەر مۆسکۆ بەهۆی ئەو پشتیوانیەی لە ڕژێمی سووریای دەکا. لە دەمێکدا حکوومەتەکەی بەشار ئەسەد خەڵکی سیڤیل و کارمەندانی فریاگوزاری دەکاتە ئامانجی هێرشە زەمینی و ئاسمانیەکانی. کاروانên alîkariyên xwarinê li ser 4 deveran medaya zebedanî li gundewarê Dimeşqê û Foawkefriya li gundewarê Idlibê hatine belavkirin û her ji meha çarî vê salê ev ê yekem car e alîkarî bi hevkariya heyva Sûra Sûrî û programê xwarina cîhanî bigehne destê sivîlên dûrpêç kirî. خەلک گازلا dikin ku ev zivistan hat û ew bêcilin û darên sotinê nînin ew neçar mane alavên malê bû çêkirina xwarinê bikartînin. Li Helebê rewş xirabtir e û sivîl di navbera şerê hikûmetê bi piştevaniya Rûsya û serhildayê û terûristan asê bûne ku hemû şer bû kontrolkirina vî bajarê stratîjî dikin li dema sivîl û karwanên alîkariyan têne armançkirin. Bêguman em dikarin bêjin pêtir ji not ji sadî ji êrîşin ji aliyên komela mafê mirov ve hatine dokumentkirin. Ewin ji aliyê hikûmetê û hevalbendên wê hatine pêkanîn. Her wisa opozisyon û Daeş êrîş li ser nexweşxana kirine. Lê ne bi qebare û hejmara êrîşên hikûmetê dijî gelê xwe. Welatên yekgertiyên Amerîka li ser zêdekirina azarên sivîla Rûsya şermizar kir. Peyvdarê Kûçkaspî dibêjitin hikûmeta Sûriya û Rûsya rêxistiyên alîkariyan û tîmên hewar hatinê ewên alîkariya sivîlan li Helebê dikene armanc. Êrişên her wisa bi ser binyadên xizmeta medeniyan li ser Rojhilatê Helebê tên kirin. Ew ên ava ve xwarinê berhev dikin. Bi destgihtina ava ve xwarinê bo sivîlan got bûye çek. Nûnerê Rûsya lê netewên yekgertî Vîtalî Çirkin serhildayên Sûrî gunehbar kirin bi têkdana agirbestê digel hikûmetê. В результате на территории Сирии Li Sûriye bi sada komelayên çekdariyên hatî pirçekkirin, bê cidahê xala Sûriyeyê bê bombakirin û aştî li vî demî zehmet e. Netewên êgirtî dibêjitin astê wêranî û kuştinkariyê li Helebê gehişte bilindtirîn ast ku di vê hefteyê da 213 sivîl hatine kuştin ku zarok di nav da bûn. Xalid Fetah, dengê Amerîka. دەخیل پێدەچێت شەڕی سووریا عێراق داعش ئەمانە بێ بە سەرێشەیەکی زۆر گەورە بۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا. هەڵبەتە و دەبێتە شەبەدیدا گەلک نات بەحسکردن لێ دەبێتی داهاتیدا تێدا چاوەڕێکردن گەلک بێ بەحسکردن و وەکتە گوتی ببە ناوەڕۆکی دەبێت و دانوستاندنین دنێبەرە هەردوو کاندیدان دەبێت سەرۆکاتیدا لە دەمێ داهاتی هەتا ڕۆژە هەڵبژارتنی. ئەڤژی بەرنامە کورد کۆنەکشن بوو خدا حافیز هەتا جارێکەدی. هەر شاد بێت.